خوێندکارانی قۆناغی پێنجەمی پەیمانگای هونەرە جوانەکان و وەرزشین لە شاری کۆیا یەکەمین تاقیکردنەوەی ساڵی خوێندنی 2019-2020 ئەنجام دەدەن لە سەردەمی کۆڕۆنا با پێی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. لە 26 کاتێکی باشە زۆر بەسەر تێنەپەڕیە و ئەوەشی ڕزگارکەرشی بوو لە بۆ خوێندکاران لە بەرویتوانی لەو مەلەلیەی دەریان بچێن چکە هەموو خوێندکارێک دەیگۆ ئیمتیحان ناکرێەوەی لا دروست ببوو بەڵام مەسەر خۆشبەختانە و ڕۆدەستمان پێکردنا بە پێ ڕێنمایەکانی هەمانە 5 دەرەجە قەراری بڕیاری درایتە دەیدیە دەرسەکەی ئەنجە دوایە زەربی پێنجی دەکەی ئەوە زۆر باشە هاوکاریەکە لە بۆ خوێندکاران. ئێمە وەکو پەیمانگای پەروەردەی وەرزشی کۆیا ئەمڕۆ قۆناغی پێنجمان هەڵسان بە تاقیکردنەوەی قۆناغی پێنج سوپاس بۆ خوای گەورە کە تاقیکردنەوەکان بەبێ کێشە بەڕێوەچوو لە ژێر ڕێنمایی وەزارەتی تەندروستی گشت ڕێنماییەکانی خۆپارێزی و ئانەمان جێبەجێ کرد بوو بەبێ کێشە ئەوڕۆکە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەمان بەڕێ کرد. لە ڕێگەی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە ڕێکخراوی مرۆیی مام و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بۆردی ڕێکخراوە جەماوەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەزاران ماسک و دەستکێش دابین کران بۆ ڕۆژانی تاقیکردنەوەی خوێندکاران. ئێمە کۆمەڵی خوێندکاران کوردستان لە ئامادەیەکانی کۆی هەستان پێداویستی خۆپارێزی کە لەلایەن هەواڵ دکتۆر میرا محەممەد و هەواڵ ژینۆ محەممەد کە دابین کرا و دەستگای مام دابین کرابوو ئێمەژە کۆمەڵی خوێندکاران لە ئامادەیەکانی کۆی کە هەستاین هەردوو پەیمانگای وەرزش و پەیمانگای هونەرە جوانەکان ئەوڕۆ هەستاین بە دابەشکردنی دەستکەش و ماسک بەسەر خوێندکاران. وا دیارە لەو سەردەمەدا ڤایرۆسی کۆڕۆنا بەڕێوێ و تاوای وڵاتانی هەژانووە جێبەجێ ڕێنمایەکان وا دیارە بۆتە سەر ئەرچی هەمومان تاوەکو خۆپارێزی بکەین و هیچ حاڵەتێ ڕوونەداتون. ڤایرۆسی کۆڕۆنا بووە هۆکارێک کە تەواوی سێکتەرەکانی ژیانی مرۆڤایەتی وەستاند لا ڕێگەی ئەو پلانەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دایڕشتووە و دەیانەوێت هەوڵ و کۆشی ئەم ساڵی خوێندکاران بە سەرکەوتووی کۆتایی بێت. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیا.